آوێک کە لقێکی لە بەهەشتەوە هات لە لقێکی باشتەوە هاتوو ئاوێک کە بە نێتی برسێتی بیخۆ بە برسێتیە بە نێتی توێنێتی بیخۆ بە توێنێتیە بە نێتی عیلم بیخۆ بۆ عیلمە 21 متر ئەم لای کەعبەوە ئەگەر دیقەتەن کۆمەڵێ منوەڵە بەردەممانە لە کاتی تەوافە لەم لای مەقامی ئیبراهیمەوە باشە ئەوە بیری زەمزەمە کاتی خۆی لە هەشتاکان تا نەوەتەکانیش قادرمەی هەبوو چیتە خوارەوە لێ خۆتە شۆرت بە ئاوی زەمزەم لێشتە خواردەوە وەکو کانی جۆگەلەیەکیان لێ کردبوو بەڵام لەبەر ئەوەی کە ڕێژەی خەڵک زیادی کردە سەر زەوی وە هۆکارەکانی گواستنەوە ئاسانتر بوو بۆ خەڵکی کە سەفەری شاری مەکەی پیرۆزکە ئێستا سەریان داپۆشی و بە بۆری تەوزیعکراوە بە هەموو شوێنەکانە ئاوێک کە لقێکی لە بەهەشتەوە هات لە لقێکی باشتەوە هاتوو ئاوێک کە بە نێتی برسێتی بیخۆ بە برسێتیە بە نێتی توێنێتی بیخۆ بە توێنێتیە بە نێتی عیلم بیخۆ بۆ عیلمە پیاوچاکی وا هەبووە بە نێتی ئەوە خواردوێتی کە لە ئاخری تەمەنیا شایەتمان بێنێ دواوشەی لا إله إلا الله بەنە کۆتاوشەی لا إله إلا الله بۆ کە مێژوون سامەمانە گەێنە ڕەحمەتی خوای گەورەیان لەسەر بێ بۆچی و ئاوا بێ جیاواز بێ لەبەرەوەی کە ئەو کاتە نەخواردنی پێ بووە خاتوو هاجەرە نەخواردنەوەشی پێ بووە ئەبێ شتێکی بۆ بێنێتە دەرەوە کە بری هەردووکیان بگرێتەوە لەبەرەوە وەڵڵاهی براکانی من ساڵی پار لە مانگی شەوالە سەفەری ئێرەم کرد قەدەری خوای گەورە ئەخیر ڕۆژی مانگی شەوال نابوو کە بە ڕۆژم لە شەشەڵانە ئەو ڕۆژەی کە بەڕێ کەوتین ئەخیر ڕۆژ و ناچار من کە بە ڕۆژ یەک ڕۆژی ماوەی ترکەوە مانگی شەوال تەواو بێ بە ڕۆژم شەو درەنگەشینێرە دیای پارچێ و خواردنی ئێوارەش من نەخوارد ناڕەحەت بووم چونکە جەوەکەی گەرم بوو و پاشان خەڵکیش مامر بۆ شوێنەکانی شوێنە پیرۆزەکان و گەڕاین تەواو کوردم و شت بوو وتم یا ڕەبی خوای برسێتیش تەواو لاوازی کردبوو گەشتە دەمەویانش کە ڕۆژگار زۆر درێژ چوومە ناو ژوورەوەی مزگەوتی مەدینە لەوێ ئاوی زەمزەم دانراوە لە تەرمۆز ئێستا لە ناو حۆشەشان بێجار دایانێت بەس ئەو بەلوعانی کە لە دەرەوەی لە مزگەوتی مەدینە هیچی ئاوی زەمزەم نییە وەکوانی ئێرە کاوتیەتی غیری سوچەکە لەبێ دەرگای 306 کە ئاوی زەمزەمی تیا خەڵک دەتوانێت بە دەبە ئاوی تێکا و پڕیکە باوەڕکە چوون کە لەگەڵ بانگیدا چوومە سەر تەرمۆزەکە پەرداخی ئاوم هەڵگوتم یا ڕەبی خوایە خۆ من تا بەیانی وێنان نەخۆم چونکە فریای خواردنی وارەکەش ناکەوتم قەدەری خوای گەورە وتم ئالێرە ئاوە خۆ ناچم نوێژی عیشا کەم چونکە دوای نوێژی مەغریب بۆ عیشا لە مەدینە نانەخورد وتی لەکەشمان قەدەری خوا ئەوجارە دوور کەوتم چونکە شەوالی شەر قەرەباڵغ بوو وتم بەنێتی برسێتی و ئاوا بخۆمەوە وەڵڵاهی کە خواردنەوە سوێن بە ئەڵڵا بەیانیش کە ئەسڵا نانم بۆ ناخورد لەبەرەوە خوای پەروەردگار سوبحانەه وتەعالا ئاوەی بە جیاواز دروست کردووە جیاواز لە ئاوەکانی تر ئەم ئاوە هەرچی ئاوی بیرەکانی تر هەیە بڕۆ لێی دەربێنە دوای ماوەیەکی تسێگەی ئەبێت دو سێ سەعات بۆستی یان شەو ڕۆژێ بۆستی تا دۆزی ئاوی پێچێتەوە لە ئێستا بە دیکە ئاوینە بەڵام ئەم ئاوە لەمە ئەفەرمون کاتێک کە لێی دەرێنێت چەند خەڵک لێی بخوات دوای ماوەی کە بڕێک ئەچێتەوە سەر شوێنی خۆی ویسراوە سەرچاوەکەی دۆزێت لە بینی دوو بەردانێتە دەرەوە سەرچاوەکەی هەر دیار نییە چونکە لقێکی باشتە وەکو چۆن خورمای عەجوەش خورمایەکە لە باشتەوە هاتووە بە هەمان لە مەدینەیە بە هەماسێت ئاوی زەمزەمی بەو شێوازێ ئاوی زەمزەم یەکێتر لە خاصیەتەکانی ئەوەیە کە هیچ حەشەراتێ لە ناو بیرەی زەمزەمە ناتوانێت بژی سبحان الله بە پێچەوانی بیرەکانی دەبێ ئەکلۆری تێ بکرێت دەرمانی تێکەوە پاکردنەوەی ئاوی زەمزەم پێویستی بە هیچ نییە و ئەم ئاوی زەمزەمەی کە من و تۆی خۆینەوە ئەبرێت لە دەرەوە تعقیم ئەکرێتەوە لەگەڵ ئاوی تا تێکەڵ ئەکرێت بۆ زانیاریتان ئەمە ئاوی زەمزەم نییە 100% کە بیخۆیتەوە چونکە ئاوی زەمزەم خۆی قورسە چەورە کاتی هاجەرە خاتون ئەفەرمێت زەمزەم زەمزەم لە شوێنی خۆیان بۆستە بۆستە پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕەحمەتی خوا لە هاجەرە خاتون فەرمێت گەر وای نەوتایە بوو بە ڕووبار بەس جۆگەلەیەکی بۆ دروست کرد ترسانەوەی کە ئاوەکە لەدەستدا چونکە چەندێکە بێ ئاو چەندێکە بێ خواردنە ئێستا ئاوێک لە ئەرزا بۆی دێتە لە شوێنێکا کە گومانی ئەوەی لێ ناکرێ بۆیە چواردەورێکی بۆ دروست کرد